ئەگەر لە پارەی خەڵکیە پرسی چاوت تێر نابێت تەماوی برسی ئەگەر عیبی خۆت دێنیتە پێشاو عیب لە کەس ناگری خۆ دەبی بە پیاوە ئەوانەی فێری درۆ و غەیبەتن ڕوویان مەدەرێش و من نەکبەتن پیاوی وام دیوە بۆ نان و کەباب کەوتوەتە زەمی مام و خاڵ و بابا ئەگەر پارەیەک بە فێڵ دەستکەوێ یان دکتۆرەی با یا لێتەکەوێ باوەڕت نەبێ بە حەرامزادە لە حەجیش بینیت خۆتی لێلادا ژیانە خۆتی لێلادا برام خۆتی لێلادا پارچە گۆشتەی لە ناو دەمایە کلیلی دەرگای خێر و بەڵایە هەروەکو دەرگای خێرەکاتەوە سەری زۆر بەڵاش هەڵەداتەوە دەوڵەمەند خوالی ئەڕازێنێتەوە فەقیر بۆ نانێک ئەپاڕێتەوە ئەم دوو ئەحواڵە هەردوو تا سەرنی چونکە هەردوو لا بۆ مردنەژین ئەو کاتە زانیم کە خاک فەوتاوە زانە لە دەرگای نەزان وەستاوە حەق زەلیل بووە ناحەقیش زاڵە درۆ شیرینە قسەی حەق تاڵە گیانە قسەی حەق تاڵە برام قسەی حەق تاڵە